ئەم فستیڤالە ساڵانە دەکرێت تەنها لە بۆ کریسیانەکان تێدا نزیکەی 23,000 کەس ناویان تۆمار کردی و بەژارێ ئەم فستیڤالە دەبن. گەورەترین فستیڤاڵی کریسمس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قەزای عنکاوە بەڕێوە دەچێت بۆ 5ەم ساڵە لەسەر یەک فستیڤالەکە لە قەزای عنکاوە ئەنجام دەدرێت و لە هەرێمی کوردستان و لە وڵاتانی دەوروبەریشەوە سەردانی دەکەن زیاتر لە 23,000 کریسیان سەردانی ئەم فستیڤالە دەکەن. جا فستیڤالەکە بە شێوازێک رازێنراوەتەوە کە زۆر جوانە زۆر جیاوازە. جا کاک ئاندی لێرە دەمێت قسە لەگەڵ بکەم. کاک ئاندی سڵاوت لێبێت وەکو ڕێکخەری فستیڤالەکە دەمێت باسێکی ئەو فستیڤالەم بۆ بکەیت لە کێوە دەستان پێکرد و تاکەی بەردەوام دەبێت. جیاوازی ئەو فستیڤالە چیە لەگەڵ فستیڤالەکانی دیکە کە ئەنجام دەدرێت؟ سەرەتا گەلک بەخێر بێن بەخۆم ڕێکخەر نیمە بەخۆم بەرپرسی ڕاگەیاندنم عەزیزی. ئەم فستیڤالەوە لەو بۆ 5ەمین ساڵە کە ڕێک بخرێ لە قەزای عنکاوە. پێشتر بەسەرپەرشتی بەڕێوەبەرایەتی گشتی کولتور و هونەری سریانی بوو بەڵام ئەم ساڵە بەسەرپەرشتی قایمقامەتی قەزای عنکاوەیە. ئەم فستیڤالە ساڵانە دەکرێت تەنها لە بۆ کریسیانەکان تێدا نزیکەی 23,000 کەس ناویان تۆمار کردی و بەژارێ ئەم فستیڤالە دەبن. کریسیانەکان نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە هەموو قەزا و شارۆچکانی عێراق و هەروەها لە خارجی عێراق بەژارێ ئەم فستیڤالە دەکەن. لەم فستیڤالەدا چەندین هونەرمەندمان هەیە کە لە دەوڵەتی جیاجیای دنیا هاتیینە جگە لە گۆرانبێ شەیتمان هەندێک فرقەی دانس و زۆر کاری تایبەت بەجێ دەهێنین لەسەر ستێجەکە. زۆر باشە. باش کاک ئاندی لێرە فستیڤالەکە لە چی پێکدت بە گشتێگر بۆم باسکەیت چەند بەشە چۆنیشدا بەشتان کردووە؟ فستیڤالەکە چەندەها بەشی لە خۆ دەگرێت. بەشێکمان هەیە کە ستێجە چەندین فعالیت لەسەری ئەنجام دەدرێت. هەروە هەندێک مەطعەممان هەیە و دیارن و هەروەها شوێنێکی تایبەتمان هەیە لە بۆ گەمەی گەنجان و منداڵان. ئەوەیە لوکیشنەکە. باشە لە کێوە دەستان پێکرد و تاکەیش بەردەوام دەبێت ڕۆژانە لە کاتژمێر چەند بۆ چەند شەو هەیە؟ ڕۆژانە لە کاتژمێر 8 شەوێ تاکو و 2 پاش ینی پاش شەوێ 2 بەیانی دەکاتن. لە 20 مانگ دەستمان پێکردیە تاکو 3/1/2026 تەنها 24 مانگ فستیڤالمان نابی لەبەرەوەی عەرەفاتی مەسیحیەکانە و مەراسیمەکمان هەیە لە کەنیسە ڕۆژی 24 بۆ ڕێزگرتن لە مەراسیمە فستیڤالەکە ڕادەوەسی تەنها 24 مانگ. باشە کاک ئاندی تەنها کریسیانەکان بۆیان هەیە داخلی ئەم فستیڤالە بن؟ بەڵێ لەبەرەوەی ئەو فستیڤالە تایبەتە بە کریسیانەکان بۆیە تەنها کریسیانەکان. شتێکی جیاوازم بیت هەموو بادجیان پێ بوو یان هەویەکی دروستکراویان پێ بکەن ئیلا بۆ هەویە دەتوانانی سەردانی ژرۆ بکەیت بەس بۆ کریسیانەکان دروستان کردووە؟ بەڵێ ئەوە لیکمان بڵاو کردیە پێش 2 مانگ پێش فستیڤالەکە و خەڵکی خۆمان تەسجیلیان کردیە لە ڕێی ئەو لینکە و هەویەیان لۆ دەرهێنرایە و داخلی فستیڤالەکە دەبن لە ڕێگای ئەو هەویە.